گفتوگوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک گیوا سەعات سەرۆکی سەندیکای هونەرمەندانی ئەولێر. کاک گیوا سڵاوت لێ بێم، کاتت باش. چەند ڕۆژی ڕابردوودا سەندیکای هونەرمەندانی کوردستان داوایکی لەو شێوەیە ئاراسی میدیاکان کردووە. ئێوە چی دەڵێن لەسەر و داوایە وەکو بەڵێن هونەرمەندانی ئەولێر؟ بەڵێ سەرەتا سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانتان. ئێمە هونەرمەندانی ئێمە وەکو هەموو شەریحەکانی تر نەخۆش دەکەون، پێویستیان بە هاوکاری دەبی، پێویست ناکە خەڵکە لاف و گزاف بە هونەرمەندانە لێ بدەن یاخود بە شێوەیەکی وا پێشان بدرێن کە مێژوەکەیان بشێوێندرێتن. هونەرمەندمان هەیە، مێژووی جوانی هەیە، کاری جوانی کردێ، خزمەتێکی زۆری کردیا. ئەگەر خەڵکێک دەیەوێ هاوکاری بکاتن، هاوکاری هونەرمەندان بکاتن، ئەوە سەندیکای هونەرمەندان هەیە، ئەوە دەستگایتر هەیە، دەتوانانی لە ڕێگای ئەوانەوە بێن دانیشین بزانین کامە هونەرمەند باری دارایی خراپە یاخود نەخۆشە. ئێمە بەکاری خۆمان هەستاین و هونەرمەندێکی زۆریش هاوکاری کرایە، ئێمە دەزانین و هاوکاری باشیش کراون لە کاتی نەخۆشی، لە کاتی کە بەرهەمەکانیان هەیە. بەڵام پێشاندانی هونەرمەندان هەندێک جار دوور لە هونەرمەندان ئاوە بە زەلیلی دووشت دەگەێنێ، یان ئەوە تا دەیانەوێ خۆیان یا ئەو شوێنانەی کە ئەو کارە دەکەن دەیانوێ خۆیان بە ئێمە بناسێنن یاخود خۆیان بارز بکەن. لایەنیشتریش ئەوەیە هونەرمەند بە زەلیلی نیشان بدەن. بۆیە ئێمە ئەو بەیاننامەمان دەرکردو. بەڵێ باشە کاگیوە، ینی دیوێکی تری کارەکە چۆن قسەی لەسەر بکەین ئەو ژەوەیە کە ئایا ئێوە پێتان وانە ژیانی هونەرمەندان خراپە لە دۆخێکی خراپدان، ئەگەرنا هونەرمەندێک ئامادە نییە بۆ ماکی کەناڵێک بگری دەستکا بە گریان و باز لە حاڵ و گوزەرانی خۆی و هاوڕەکانی بکە؟ بەڵێ هونەرمەندانمان هەیە، وەکو هەموو باسم کرد، وەکو هەموو شەریحەکانی تر، وەکو هەموو مرۆڤێک باری داراییە خراپە و نەخۆشیش دەکەون. ئێمە لەگەڵ ئەوەین هاوکاری بکرێ، ئێمە لەگەڵ ئەوەین پاڵپشتی کاری هونەرمەندان بکرێت، بەڵام پێمان وایە ڕێک بخرێتن، ڕێک بخرێ. چەندی موئەسسەی هونەری هەیە لەسەروی هەمویانەوە سەندیکای هونەرمەندان کە دەکرێت لە ڕێگای سەندیکاوە ئەم کارە ڕێک بخرێت لە جیاتی ئەوەی تاکە چکە زۆر هونەرمەندیشەیە. ئەمە دەزانین شوقەی پێدراوە، سارەی بۆ کڕاوە، کەچی بۆ خۆی شوقەشی هەیە و سارەشی هەیە و لەوانەیە یەک دوو سارەشیان هەبی لە ماڵێ، مەزرعەشی هەیە، بەڵام دەنووزێتەوە فێر بووە، هەندێکیان بوویتە نەریت، لەلایەن ڕێک دەکەون لە ڕێگای سۆشیال میدیاوە کاری بۆ دەکەن یاخود دیعای بۆ دەکەن، لە چەندی شوێنەوە مستەفید دەبیتن. بەڵام وەکو هونەرمەندەکانی تر کە پێویستیان پێ و شەرمیان بە خۆیان هەیە و باری گوزەرانیان باش نییە، کەس ئاگای لیان نییە. ئەمە ئەو کارە دەبێت تەسلیم بە سەندیکا بکرێت، تەسلیم بە موەسساتی هونەری بکرێت، لە ڕێگای ئەوانەوە کاری هونەری بکرێت، هاوکاری کاری هونەری بکرێت، هاوکاری هونەرمەندان بکرێت بۆی باری گوزەرانیان باش بێت. ئێمە دەڵێن هونەرمەند باری گوزەرانی باش نییە، ئەویش لەبەر چ باش نییە؟ لەبەرەوەی ئیش نییە، ئیشی هونەری نییە، پاڵپشتی کاری هونەری ناکرێتن. هونەرمەند چی هەیە؟ هونەرمەند لە ڕێگەی کارەکەیەوە داهاتی دەبێت کە ئەو کاری نەبێ و پاڵپشتی دارایی ئیش و کارەکانی نەکرێتن، بەرهەمەکانی نەکرێت، تەبعاً وەزعی خراپ باشە. کاگیوا وەکو سەندیکایەوە چی بە هونەرمەندان دەکەن؟ دەڵێ ئەگەر کارێگێ خێرێگێ ئەو کاری و دامێگێ با لە ڕێی سەندیکاوە بکرێ، ئێمە دەزانین کیان مستحقن و کیان مستحقنین، کە دەزانین کێ مستحقە بۆ پێشوەختە ژیان و گوزەرانی باش ناکەن، ینی وا ناکەن محتاجی ئەوە نەبێ کە داوای یارمەتی لە خەڵک بکە. ڕاستە، ئێمە لە لای خۆمانەوە زۆر شتمان کردیە و لە ڕێگای پارێزگاری هەولێر و ئەم باسی لەقی هەولێر دەکەم، لە ڕێگای پارێزگاری هەولێر و لە ڕێگای ئەنجومەنی وەزیران، لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری ئێمە هەر هونەرمەندێک بزانین دۆخی باش نییە، نووسراومان بۆی کردووە
و پارێزگاری هەولێر بە هانامانەوە هاتیە هاوکاری کردووە و زۆربەی جاریش ڕێزمان لەو هونەرمەندانە گرتێ بە زێر نەک بە شتیتر بۆ ئەوەی پێشانی خەڵکی بدەین ئێمە ڕێز لە ڕابردی هونەرمەندانمان دەگرین ڕێز لە کار و چالاکی هونەرمەندانمان دەگرین و لە کاتی نەخۆشیشدا سەردانمان کردووە نووسرامان بۆ کردووە لایەنە پەیوەنددارەکان هاتوونەتە سەرخات تێکرای بڵێن تێچوونی نەخۆشخانە و نەشتەرگەری و چارەسەریەکانی خراوەتە سەرۆستەی حکوومەت ئەمانە کراوە بەڵام خەڵکی تکە تەلەفۆنم بۆ کراوە دەڵێ دەمێ زەکات بدەمە فلانە هونەرمەند گوتم کاکە فلانە هونەرمەند شوقەی هەیە مەزرعی هەیە سارەی هەیە ڕاتبی هەیە خێزان ڕاتبی بۆ لۆ زەکاتی دەدێ وەرە هونەرمەندی تر هەیە ئێمە دەزانین پێویستی پێێتی پارە بدە ئەوە یاخود خانی لە بۆ یەکێک دەکڕن کە شایستە نییە خەڵکێک هونەرمەندی چاکە و لە خانوێکی باش نییە یاخود گوزەرانی باش نییە ئێمە ئەوانە دەزانین بەڵام تۆ ناکرێت هەموو ڕۆژ نووسرا بۆ یەکێک بکەی بۆ حکوومەتیش بەس ئێمە سەدیکە هونەرمەندان زیاتر لە 1300 ئەنداممان هەیە وەکو کارە ئەندامی کارە حکوومەت بە هەندێک ڕناگە بەڵام ئەوانە خێرەومەندن ئەو دەستگا ڕاگەاندنانە یاخود ئەو سۆسیال میدیانە کە دەیانوێت هاوکاری لە بۆ هونەرمەندان کۆبکەنە دەکرێت تەعاون لەگەڵ سندیکای بکەن بێن لە ڕێی سندیکاوە ئێمە پێیان دەڵێن یاخود ئەگەر ئەوان کەسێکی بە مستحق دەزانن ئێمە لاریمان نییە لەوانەیە ئێمەش بێ ئاگامی لێ هاوکاری یەکتر بکەین بەس نەک بۆ شێوەیە هونەرمەند پێشان بدەن کە زەلیلە هونەرمەند زەلیل نییە هونەرمەند خزمەتی ئەو ملەتەی کردێ هونەرمەند هەتا ئێستاشی لەگەڵ دابێ سەرقافلەیە لە بۆ هەموو شتێک دەبێ بە شێوەیەکی زۆر جوان سەیر بکرێتن کاگیوە ڕەنگە خەڵکێک بڵێ کاکە هونەرمەندەیە لە دەروی سندیکا ینی ئەکرێ ئێمە چاو لە ژیانی بپۆشین و پیشانی نەدەین ئێکە بۆ نمونە دەگریە دڵی پڕ دەبێ ئایا پیشان نەدرێ ئایا لی گەڕین بە ژیان و گوزەرانی خۆیەوە بە داماوی بژی دوایی بڵێنەها میدیاکان ئاور لە هونەرمەندان نادەنەوە و ژیانیان ناگەێنن بە خەڵک ئەخەر ئەو هونەرمەندەی کە دەگریێ دەنووزێتەوە ئەوە شتێکە ئەوە هونەرمەند نییە ئێمە سیرمان کردووە زۆر بەشیان دەکرێت بڵێ هونەرمەندیش نییە بەڵام هونەرمەندێک کە یەکێکی وەکو هونەرمەندی گەورە یونسی حەمەکاکەی کە دەردەدڵی دەردەبڕی ئەوە یونس بۆ ئەوەی نەبوو کە باری گوزەرانی خۆی خراپە هونەرمەند یونس حەمەکاکە پێویستی بە پاڵپشتیە بۆی چارەسەر بکرێتن هونەرمەند یونسی حەمەکاکەی وەزعی خەڵکی بینی بوو لە سڕێی موچەوەرگرتنی خانەنشینان لەبەرەوە دڵی پڕ ببوو ئێمە دەبی شتەکان وەکو خۆی بگەێنین نابێ هونەرمەندێکی وەکو کاگی یونس حەمەکاکەی لەگەڵ یەکچێک دانێن کە دوونێ هاتە نێوەندەکەی و لە هیچ شوێنێک ئەترافی پێ ناکرێت و دەست بە نووزەنووز دەکات و وەزعی هونەری خراپە و قسە لەسەر هونەر دەکات ئەمە ئەوانەیە بۆیە دەڵێن با لە ڕێگای سەندیکا بۆ شتەکان پۆلێن بکرێت شتەکان ڕێگای ئاسایی خۆی وەربگرێت ئێمەش پاڵپشت دەبین ئێمەش حەزمان لێە هونەرمەندان پاڵپشتی بکرێن و کاری هونەری بۆ خۆی گەورەترین کێشە ئێستا لە نێوەندی هونەریدا هەیە هونەرمەندی وا لێکردو بۆ شێوەیە بکەن ئەو قۆناغا ئەوەیە کە پاڵپشتی کاری هونەری ناکرێت ساڵاتی لە سندیکای هونەرمەندانی عراق ینی ساڵانە پێویست ببێ و نەبێ من حەیەکی دەدرێتێ من حەیەکە گەربڕەکە کەمیش بێ لە سندیکای هونەرمەندانی کوردستان ئەم منحانە نییە مەگەرتەنا ئەوەی کە وەکو دەڵێ لێو بقەومەیە عملیاتێکت بێ نەخۆشیەکە بێ دامێک هاوکارێک بکری لە کاتێکە ینی پارەش لێ وەردەگیرێت بۆ تازەکردنەوەی هەویەکەت هەڵ ئەو پارەی ئێمە وەریدەگرین ئێمە بۆ تازەکردنەوەی هەویەکە 500 دینارە با خەڵک بزانین 500 دینارە ئیتر ساڵانەش 12,000 دینارە بەڵام بڕۆ لە بەغدا سیر کە بزانە ڕسوماتی بەشداریکردن چەندە نوێکردنەوەی هەویە چەندە
و ساڵانە کە شتێک دەدرێتە هونەرمەندان ئەوش هەموو ئەندامەکانی نین ئێمە معلوماتامان هەیە ئەوەی دەدرێتن ئەگەر دابەشی سەر 12 مانجی بکەین مانجی ناکاتە 40,000 دینار ئێمە زۆربەی هونەرمەندان کتابیان چاپ کردووە پرۆژیان هەیە ئیشی هونەری دەکەن پیشانگای شێوەکاری دەکرێتەوە ئێمە دەتوانم بڵێم هاوکاریمان کردووە بە هەناشی داچوین و پاڵپشتیمان کردووە ئەوەی ئێمەش لە دەستمان هاتووی بە زیاتر لە شوێنی ترمان دابین کردووە کاگیوە بیرتان لەوە نەکردوێتەوە بۆ هونەرمەندێک کە دەزان گوزەرانی خراپە خۆتان ئەم سەردانی بکەن و هەم وێنەکەشی پیشانی خەڵک بن ئاساییە بڵێن حکوومەت هەر کەس و لایەنێک کە دەیەوێت دەمی هونەرمەندان بکات فڵان هونەرمەند ژیان و گوزەرانی خراپە پیشانی بن و ئاسایی ئەو کاتە هاوکاری بکەن دامی بکەن بۆ نمونە لە خانووە لە ئۆتۆمبیل ینی خۆ مەرز نییە تۆ بەس لە برسا بمری ئەنجە بێن هاوکاری بکەن هونەرمەندێک کە خزمەتی کردووە ینی خەڵک سەیری دەکا کە بە بازاڕا دەڕوا دەبێت ژیانی شایستەیەوە بێ ینی کەم تۆزێک بەخۆشی بژی بەڵێ ئێمە کردومانە بەڵام زۆربەیمان ئەلان نەکردووە سەردانی هونەرمەندانمان کردووە هونەرمەند هەیە ئۆتۆمبیلی بۆ براوەتە پێش دەرگا هونەرمەند هەیە خانووی بۆ کڕاوە هونەرمەند هەیە خانووی بەناو کراوە بۆی بکاتە پیشانگا بۆ خۆی هونەرمەند هەیە پاڵپشتی داراییەکی باش کراوە هونەرمەند هەیە موچەی هەیە هونەرمەند هەیە لە شوێنی تر شوێنیان بۆ کردوتە بۆی گوزەرانی باش بێ ئەمانە هەمووی هەیە بەڵام ئەوەی کە دەکرێت لەولا ئەمە ئەوەمان پێ ناخۆشە ئەمە ئەومان پێ ناخۆشە کە هونەرمەند بە زەلیلی نیشان بدرێ هونەرمەند با بێت یاخود ئێمە دەچینە لای وە کردوشمانە بەڵام ئەوەی لەولا دەکرێت ئەوە خراپە ئەمە ڕامان لەسەر شتانە باش نییە زۆر زار دەوترێت لە هەموو دنیاە ینی هونەرمەند کەسێکە کە دەتوانێت بە هونەرەکەی خۆی خۆشی بشێنێ هەموو هونەرەکەی دەبێتە سەرچاوایکی داهات بۆی وام ژیانێکی باشی بۆ دابین دەکا حاڵەتی واتانەیە خەڵکێک بۆی کە بەناوی هونەرمەندیەوە بژێوی ژیانی خۆی دابین کە ناو لە خۆی دەنێ هونەرمەند چونکە هونەرمەندێک هونەرمەند بێ دەبێ ژیانی بایی ینی هونەرەکەی بایی ئەوەی پێ ببەخشێ کە پێی بژی دەزانین ئێمە زۆر هەوڵمانداوە ڕێگە لەو تێکەڵ و پێکەڵێ بگرین ئێستا لە سۆشیال میدیا ئیشی یاخود لە تیکتۆک بڵێن نەوشتانە دیمەنی تەمسیلی دەکرێتن یاخود هەندێک شت بڵاو دەکرێتەوە بە زیرەکی دەستکرد و ئەوانە داهاتی خۆیان هەیە کۆمەڵە کەسێکن لەسەر ئەو کارانە دەژین بەڵام دەبێت سندیکا حەقی ئەوەی هەبێ ڕێ لەو شتانە بگریتن دەبێت سندیکا ئەمە ناڵێم ڕقابە هەبیتن چکە ڕقابەش بەلا دادەبدرێت و شتی تری لەگەڵ ئەوەی شتی تر ئیستقلال دەکرێت بەڵام دەمانێت سندیکا ئاگای لە هەندێک شت بێ و هەر شتێک دەکرێت بێن موافقەی سندیکا وەرگن ئێمە بزانین لە ڕووی هونەریەوە ئەو کارانە چۆن دەکرێت بۆ ئەوەی زیاتر هونەر نەشێوێندرێتن ڕاستە خەڵکە لە ڕێگای تەمسیلی ئەوانە بۆ خۆی شتێک حاصل دەکا زۆر بەشیان ئەوانە بێکارن بڵێ دەستان خۆش بێ سپاس دەکەم بەڕێز کاگیوا سوات سەرۆکی سەندیکای هونەرمەندانی هەولێر سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان